بینیرانی خۆشەویست مەمنون لەوەی لەگەڵمانن. لە بەشە لە بەرنامەکەمان و توێژێکمان هەیە لەگەڵ هوماینی گودازگەر سەبارەت بە مۆزۆی دووبارە فەرینازی خۆسرەوانی. ئەم بابەتە لەگەڵ ئەوەی کە ڕووداوێکی زۆر دڵتەزێن بوو بەردەوام مۆزەگیری جۆراوجۆری لەسەر دەکرێت. هەر بۆیش پێمان باش بوو وێڕایەوەی کە لەگەڵ ساڵحی سەرداری قسەمان کرد دووبارە لەگەڵ یەشێچکە لە ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیسیش سەبارەت بەم مۆزوعە و بۆچوونی ئەحزابی ناسیۆنالیست و یا جەریاناتی ناموسپەرست بۆ ئیسلامی لە کوردستانە بەرامبەر بەم مۆزوعە و ئەم ڕووداوە قسە بکەین. لەگەڵمان بن. هوماینی گودازگەر زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆ. منی سپاسیەوە کە موسڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی بەرتۆ. هوماینی گودازگەر هەروەکو ئاگاداری و مەسەلەکە تاقیب کردووە بەردەوام ڕەوایەتی جۆراوجۆر هەیە لەسەر ئەم مەوزوعە و مۆزەگیری جیاواز گیراوە، چ لە ئەحزاب و جەریاناتی ناسیۆنالیست، چ لە جەریاناتی مەسەبی و سەلەفی لە کوردستانە و هەروەها لە بەشێکە لە ئیسلاح تەڵەبانی ناوخۆ. پێم باشە بۆچوونی تۆ و ڕای تۆ بەرامبەر بەم مۆزوعانە بزانم و لە پرسیارەکانی داهاتووە گورتر بچینە سەر کولی ئەم بابەتە. هەروەک ئاگادارن خودی ئەم جەریانە کە بوو بەهۆی ئاعتراز و هاتنە مەیدانی خەڵک لە مەهاباد و چەند شاری تری کوردستان وەکو هەمیشە جمهوری ئیسلامی خستە پەلەقاژە و پیلانگێڕی کە بۆ ئەوە کە بتوانێت بە جۆرێک بە تەوتەئە و دروستکردنی دۆکۆمنتی جەعلی ئەو واقعیەتەی کە لەوێ ڕوویدا لە بەرچاو مەردم تۆزێ لێڵی بکاوە بە هاوردە مەیدانی تەنانەت کە سوکار و برای فەریناز تا ئەنازەیە لە تووڕەیی و لە خەشمی خەڵک لە شارەکانی کوردستانە بێنێتە خوارەوە و خۆسای بکاتەوە. هەر بۆ ئەم مەبەستە هەروەکو هەمیشە کە لە 36 ساڵی ڕابردووە خەڵک لە تەواوی ئێران و هەروەها لە کوردستان بە تایبەتدیویانە جمهوری ئیسلامی دەستیدایە دروستکردنی دۆکۆمنت و فیلم و اعترافکردن لە خانەوادەی فەریناز بۆ ئەوەی کە جۆرێتر قەزیەکە ڕەوایەت بکات و ئەمە بەڵام هەروەکو مردم لە چەند دەهەی گوزەشتا دیویانە سیاسەتێکی شناختە شدە و بۆچوونێکی ناسراوی جمهوری ئیسلامی بووە کە هەمیشە لە شرایەتێکا کە مەترسی ئەوەی بووە کە کۆمەڵانی خەڵک بەتایبەت لە کوردستان بڕژێنە مەیدان گرتوویەسە پێش و بۆ خۆنساکردنەوەی ئەم مەسەلە بە ئیسلاح قەزایە پەنای بردووە بە ئەو جۆرە سیاسەتە دزێ و ناشرینانە. هەروەها باسم کرد خۆشبەختانە خەڵک بەمانە فرییان نەخواردووە و هەروەها لەسەر داخوازی و حەقی ڕەوای خۆیان کە عەبارەت بوودا اعتراض بە جمهوری ئیسلامی و اعتراض بە فشار و خەفەقانێک کە بەتایبەت کۆنەپەرستان و ڕژیمی جمهوری ئیسلامی لەسەرەوەی هەموویانەوەیە دەرحەق بە ژنان هەیەنە پەیگیرن و هەروەها کە هێبینین ئەمە لە شارەکانی کوردستانە هێشتا ئەدامەی هەیە و ئەحزابی جۆرا و جۆر ئەجملە ئەحزابی ناسیۆنالیست و ئیسلاح تەڵەب و یا حتا ئەحزابی تری چەپ و کۆمۆنیست هەرکەم بە گوێرەی سیاسەت و بۆچۆنی کە دایسە بوویانە بەرخوردیان کردووە بە ئەم قەزیە و بەتایبەت لە ڕۆژەکانی ڕابردووە لایەنەکانی جۆرا و جۆر و لایەنەکانی تری ئەم قەزیەیە دەرکەوتووە و خەریکی باس و لێکۆڵونەوە لەسەر ئاعترازەکە لەسەر مبارزەی خەڵک لەسەر هەدەفەکەی لەسەر داخوازی خەڵک و لەسەر ئەوە کە ئەساسەن هۆی پێکهاتنی ئەم جۆرەشتانە لە جامعەی کوردستانە چۆن ئەبینن ئەمە جێگای باس و لێکۆڵینەوەی لەناو ئەحزاب و بۆچوونەکانە. جا من حاضرم لە مورد هەر کامیانەوە کە مشخص ئێوە بێگومان پرسیارم هەیە لەسەر ئەوانە، بەڵام بعد لەسەر ئەم پرسیارەی کە ئێستا لێم کردی وەڵامێکت دایەوە بەحسی جەعلی بوونی ئەم مەدارەکەت کرد. دلیل چییە پێت وایە بۆ جەعلی بوونیان؟ ئەزانم کە لە تووری 36 ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامی سەناریۆهای جۆراوجۆری دروست کردووە یاخۆت ئەترافاتی بە زۆر وەرگرتووە. ئەمە شتێکی دیارە لە ئێرانە نەک تەنها لە کوردستان. دلیلی ئێوە چییە بۆ ئەوەی کە ئەسنادی جەعلیان دروست کردووە؟ جمهوری ئیسلامی پەروەندەی خۆی تا ئەنازەی کافی دلیلێکی قەویە بۆ ئەوە کە
خلق وجامعة بروانك بأم تسويرك أو داوية وإلى أم پروندانك للاين قاضي دادگای مهاباد وإلى هذا إطلاعات كان جمهوري إسلامي بنيبي دوربيني مدار بستي وتل ويا اعتراف لخانواده أما شتيكي شناخته شدية كقبلنيش لما وردي كشتاري خلق بتايبة الكردستان وقتك إيتن لهموان رون وتوكا جمهوري إسلامي بإصلاح هو سريجي ومسببي أو خطلانه هو هميشه جمهوري إسلامي بردوه بالله لما وردي أما مسألة فالناس ده همو كس آقادارن كدو روش وحتى هالسير روش نوعي أو إيش خبري لجعل نبو همو كسك وتنانات كل جمهوري إسلامي وبعض المقامات شيء كاللاين روحاني وهاتبون بكردستان يعني إنما يندين روحاني للشار مهابان لسر أو دبعدا قريان أكر شون كأخرق لميدانابون كتاوان باراني أم قزية كعبارة المعموري إطلاعات ويا صاحبي أو بطلاء حتما لآيان دا محاكمة أكريان ويا لبرسينويا لأبي الرجكاني أول أما باسيان بو أما الدليل قوي بو أو أم قزية دواتك أوان مودايا بكاكر وتا أنا زيت وانيان اعتراضاتي خلق بلا ريا برن ويا اعتراضاتي خلق داب أمريكية ولا برشاوي كويانا أم جاروك ومشا دواي تقريبا سير روش زيادة لدو روش أوان كونا أم فكرة كأم دوكومنتا بوجود بيرن أجينا أجر شتيكي وابو أجر شتيكي هلاي أوابو بلاو كرنوي دوربيني مدار بستي قتل هل الروجي أو هل صحتكاني أولا ممكن بو أكراك أم كارا بكريا وهل الروجكاني أولا أم قضية بدروب خريطة وإصلاح جوريتر نيشاني جامعة أو خلقي شاركان لكردستان بدري بلان هل وهاك هم ديمان دوای دو روش وزیاتر لدو روش نیم تاثیر روشی خیال كجمهوري إسلامي تواني أم پرونده بإصلاح وبشويكي دساز هل يردوا بو دامركاني خلق وبلا ردا برني حقيقتك بيبات لنا أفكار عمومية وراديو تلفزيون وميديا خويا بلا يبكاتوا أما خوي دليل كي جرين بو أوكا مشتا جعلية ولقل واقعيتك الرجكاني أول خلق جمهوري إسلامي برامبر يكتر راوستان نايلتو همان بدازگر لكردستان بعام خلقي كي زور اعدام كراون بشواهي جراجور كجراون بلام مسألة ديال الشواني قادري نموني بارزي بودواي أو ماجراي فرينازي خسروانية كا أو بمشكلو بم أبعادا خلقينة ميدان سببكي شبه برواية مثلا چون قضیه یەکێک لە کێشەکانی ناوی بۆچوون و مەیل و هێزە سیاسیەکان لە کوردستانە ئێستا لەسەر مەسەلەی فەرینازیش خەریکە ئەبێتە ئەم قەزیە حقیقەت ئەوەیە کە بەهانەی قەزیە هەرچی بوو بێ بنەمای واقعیەت هەرچی بوو بێ کە ئەڵبەتە هەرچی بوو بێ دیارە عیبارەتە لە فشار و زەختە خستن سەر فەریناز و موادارکردنی لە واقعە بە خودکوشی ئەوە قسەی دیانە بەڵام هەرچی وا بوو بێتە مایە ئەم قضية اعتراضاتي خلق لشاركاني كردستان وكو مواردي تر وكو ايوك اشارتان بيكر وكو شواني قادري وكو چندهي رابردو عبارت ولا اعتراض بموجودية جمهوري اسلامي بموجودية خلقان او ارتجاعي جمهوري اسلامي كشتني فريناس ادامه خصوصية كاني شارو ديهاتي كردستان وكتقريبا ما وحفتوز شايد روج بوكا روج نبوكا ايما خبري لي نبيسين ويالا تلفزيوني وها بلاو نكريتوا اما شتيكي تعقانه نبوه شتين نبوه لجامعة كردستان ايامتا نيالا موردي فرينازا دي بيتمان اما فرهني كون برستاني ارتجاعي كجمهوري اسلامي بوجود هاورندية كجمهوري اسلامي بانيتي كجمهوري اسلامي بوتبايسا وكذا جامعة رواج بياكات برابكات بازجوي خشك باوكا ببازجوي جن شوكا ببازجوي جن اما بطوري كلي لسيوشن صالي رابطوا بوسا فرهنية كجمهوري اسلامي مسببيتي اعتراضي خلق لهر كان لما واردانا اعتراض بأم قانون ارتجاعية جمهوري اسلامي ارتجاع بأم سركتغرية جمهوري اسلامي بتايبت لما ورد مشخصاك اما باسيكين در حق بالجنان اما واقعيتك
اعتراضی خەڵک بۆ ئەوە نەبووە کە کچێک یا ژنێک نەتوانی بۆ خۆی لەگەڵ پیاوێک ارتباطی بێت. اعتراض بەمە نەبووە. ئەوەی کە ئەمڕۆ بەعضێ لە ئەحزابی ناسیۆنالیستی یا مەذهبی خەریکن بە ناوی دفاع لە ناموسی کشی کورد ژنی کورد یا دفاع لە ناموسی جامعە باسی لێ ئەەکەن ڕەبتێکی بە واقعیەتەوە نییە. خەڵک بۆ تەواوی بۆ نانەگۆڕی تەواوی جمهوری ئیسلامی دێنە مەیدان و اعتراضەکەن، بۆ لابردنی تەواوی قوانینی اعتراضەکەن. هەموو خەڵک ئیسا ئاگاهە لەسەر ئەم واقعیەتە کە تا جمهوری ئیسلامی و قوانینە مەسەبیەکانی هەیە. ئەم تەزعیقاتە ئەم فشارە ارتجاعیە لەسەر ژنان و باقی خەڵکی ئێران و بەتایبەت لە کوردستانە وجودی ئەبێت و ئەمێنێتەوە. تەنیا بە چوونی جمهوری ئیسلامی ئەکرێت ئەم قانونە ارتجاعیانە لەسەر ژنان بەشێکی گەورە لە جامعە لا بچێت. ئەمە واقعیەتێکە. بەڵام ئەحزابی جۆراجۆر ئەجمڵ لە ئەحزابی ناسیۆنالیست من پێم وایە گەرەکیانە ئەم مبارزاتە بکەنە فشارێک بۆ بەندوبەستی تا ئێستایانە لەگەڵ جمهوری ئیسلامی لە نووسراوە و لە بۆچوونەکانیانە باس ئەوەکەن کە ئەبێت یەکێک لە داخوازەکانی اعتراضات ئەوەیە کە جمهوری ئیسلامی بە سیاسەتەکانی تا ئێستایا بچێتەوە. یعنی انتظاریان هەیە کە جمهوری ئیسلامی ئیسلاح بکرێن، سیاسەتی ارتجاعی ئیتر نەمێنێت، سەرکوتی ئیتر نەمێنێت، خەفەخانی لەسەر ژن ئیتر نەمێنێت. ئەمە نیشانەی ئەوەدا زیاتر ئەوە ئەگەیەنێت کە ئەمانە گەرەکیانە ئەمە اعتراضانە بکەنە دەسمایەی مزاکرە و بەندوبەست لەگەڵ جمهوری ئیسلامی. ئەمە واقعیەتێکە. ئەگەرنا جگە لە ئەمە ئەم ئەهدافێتری ئەم ئەحزابانە جاری وا لە ئەم مەوردە دەرهاتنیان بە بۆنەی ئەم اعتراضاتەوە هەیە لە ئنزوا و لە دوورکەوتنیان لە جامعە. ئەمە ئەکەنە هەوێنی یەکگرتنیان و اتحادی عەمەڵیان و لە یەک نزیکەوبوونیان شتێکە لەلایەنی جامعەوە هەمیشە باسی کراوە. هەر بۆیە ئەوەی کە لێرە ئێوە باستان کردشی ئەبێتە هۆی ئەوە کە خەڵک کێشێنە مەیدان بە تەوری واقعی نایەکی گەورە بە کولیەتی جمهوری ئیسلامی ها لە ناو بڕبڕەی پشتی ئەم اعتراضاتەدا، ها لە ناو ناسیەی ئەم اعتراضاتەدا و ئەم ئەحزابە هەر کامی بە گوێرەی وەزعیەت و سیاسەتێک کە خۆی هەیەتی، ئستراتیژیە کە خۆی هەیەتی، ئەیانەوێ ئەمە مەحدودکەنەوە بە مەسەلەی ناموسپەرستی، مەحدودیکەنەوە بە ئەوە کە سیاسەتی جمهوری ئیسلامی لە کوردستانە مقدارێک ئیسلاح بکرێت، نەرم بکرێتەوە یا بە قەوڵی ئەوان بچنەوە جمهوری ئیسلامی بە سیاسەتەکان خۆیان بچێتەوە لە سوورەتەکە واقعیەتی مبارزە لە کوردستانە، واقعیەتی مبارزەی جەماوی لە کوردستانە نیشانی داوەکە ئەگەر ئەم مبارزاتە لەگەڵ مبارزاتی سەراسەری ئێرانە لە یەکتر هەڵ نەپێکرێت، ئەگەر هەموو ئەمانە بە یەکەوە نەبێ بە ئەوەکە جمهوری ئیسلامی ئەم بەختەکەی شوم لەسەر جامعەی ئێران لاچێت، فریناسها وخودسوزیها وشوانه قادریها و اعدام فرزادی کمانگرها و اعدام لاوان بنیامهای آزادی خاص تا جمهوری اسلامی هر وجودی هیا و ام اعتراضاتا نشانه کبو اوا یا قصدی ام اعتراضاتا عبارت لا چونی کلیتی جمهوری اسلامی بو او مکا کوتایی بین رید بتواوی ام جنایت و سرکوتگریانه که جمهوری اسلامی علیه خلق لکردستان و باقی شارکانی تری ایران هیتی. هەمووانی گودازگەر لە پاش ئەوەی کە لە مامورینی ئەمنیەتی جمهوری ئیسلامی کەوتنە تەقەلا و وتیان کە ئەمانە دەستکردی ئەحزابی سیاسیە لە کوردستانە، عەبدوڵای مۆتەدی و مستەفای هیجری وەکو ڕاهبەرانی حزبی کۆمەڵە و حزبی دموکرات کەوتنە خۆ وتیان ئەم ئیدعایە پوچە و ئێمە هیچ دەخالەتێکمان تیای نییە. پێ دوایە ئەم نوع لە پاکانە یا ئەم نوع خۆمەبەڕاکردن نیشانەی چییە لە مەحزابەیە؟ پێم وایە من ئشارەم پێ کرد ئەم اعتراضاتە بە نەزەر من ئەم ئەحزابە ئەم دوو حزب معەیەنە مەبەستمە. بەڵێ مشتەخەسەن ئەم ئەحزاب معەیەنە وەکو حزبی زەحمەتکێشان، سازمانی زەحمەتکێشان و ئەحزابی دموکرات وایەوە ئیشارەتان پێکرد بە تەوری واقع ئەیانەوێت لە ئەم اعتراضاتە بۆ سیاسەتی تا ئێستای خۆیان کە عبارەت بووە لە مەماشات و حازربوون بۆ مزاکرە و سات و سەودا لە ئەوان ئیدعایان کردووە کە ئێمە هیچ دەستێکمان تیای نییە. وەختێک کە دەستی تیانە بێت چی بۆ مەماشاتی چی مەبەست چییە؟ ئاخر ئەوان خۆشیان ئەزانن کە ئەوڵەن ئەوان نەیەوتو ئێمە دەستمان تیان نییە، ئەوان لە ئەم باسا کە ئەم مساحبانە کە باسییان کردووە اتفاقاً باسییان ئەوە بووە کە ئێمە متحد ئەبین، یەک ئەگرین و پێکەوە بەرامبەر بە
جمهوری ئیسلامیە بۆ سازماندانی ئەم اعتراضاتان اتفاقا کارهای ئەکەین. ئەم جارەیان ناوت ئێمە هیچ دەستمانتیان نەبووە، ناوت ئێمە هیچ کارێکمانیە. دیارە لە هەڵخەڕانینیا بە تۆری واقعی ئیمکانی هەیە نەئیمکانی هەیە، بە احتماڵی نزیک بە یەقین هیچ حەزب و دار و دەسەیەک تیا هیچ تەسیرێکی نەبووە. بەڵام وەختێکە هەڵخڕێنرا، وەختێکە اعتراضە جەماوریەکە هاتە مەیدانەوە، ئەم جارە ئەمان بۆ ئەوە کە بتوانن تەسیرێکیان تیابێ، یا بتوانن نیشان بدەن کە تەسیرێکیان لەسەری هەیە، و بتوانن جمهوری ئیسلامی تەوەجۆی جەلب بکەن کە ئەمانیش ئەتوانن لە حرەکاتێکی ئاوا ببنە باعث تەسیراتێک هاتنە مەیدان و وتیان ئێمە ئەبێ ئەم کارانە بکەین. و بە ئەو جۆرەکە لە هەموو کەس شایەتە ئەو ئدعایە نەکرد یا ئەو خۆزیان نەکرد کە ئەیانەوەی خۆیان بگرن و سیاسەتێکی یەک جۆر چاوەڕوان بکەن و حساب عمومی سازمان بدەن و لەم چەشنە بە ئیسلاح قسە و باسەیان کرد بۆ ئەوە کە بە جمهوری ئیسلامی ڕابگەێنن کە ئێمە بلەخەرە لە حرەکەتگەرێکی ئاوا ئەتوانین مؤثر بین، هەم بەری بگرین، هەم بتوانین جۆرهایەک بتوانین کە منطقە ئارام بکەینەوە. یەکێک لە نمونە مشەخصەکانی ئەم قەزیە ئەوە بوو کە هەر اتفاقا لە ئەم قسە و باسی ئەم ئەحزابات ئێوە ئیشارەتان پێکرد، ئەوان بە سەراحەتەوە باسی ئەوەیان کرد کە ئێمە تەرەفداری مبارزەی مسالمەت ئامیزی عەلەی خشونەت قسەیان کرد، وتیان ئاورتێبەردان شتێک باش نییە و بە تەوری واقعی ئەمە خۆی چراسەوزدانە بە جمهوری ئیسلامی و بە هیچێک لە سیاسەتەکانی بەشێک لە جمهوری ئیسلامی کە عبارەتە لە ئیسلاح تەڵەبهایەکە ئەیانەوەی جمهوری ئیسلامی فقط بترسێنن و عەلەی جمهوری ئیسلامی نین. خشونەتیان هاور کردیانە مل خەڵکی مەهاباد و خشونەتی 36 ساڵەی جمهوری ئیسلامیان بە عەمد لەبیر بردەوە. وتیان ئاگرتێبەردانی هۆتل شتێکی غەڵەتە و ئێمە لایەنگری نین و ئاگرتێبەردان لە جامعەیەکی 7 ملیۆنیان لە عەمدەن لەبیر بردەوە. هەموو ئەمانە بە ئەو معنایەیە کە من هەرواکە عەرزتانم کرد ئەوان ئەیانەوەی کە لەمەی اعتراضاتە کۆمەڵایەتیە بۆ بەندوبەست و یا بۆ نیشاندانی خۆیان بە جمهوری ئیسلامی و مزاکراتی داهاتوو کەڵک وەرگرن. کاتێکی کەممان ماوەی دوو پرسیاری گرنگ ئەگەرەکرێت زۆر کورتتر وەڵام بدەن و تکایە سەبارەت بە مۆزوعە کۆمیتەی کوردستانی حزبی حکومەتیس بەردەوام خەریکی ڕاگەیاندن بووە، تەماس و پەیوەندی بووە و کادرەکان و ڕاهبەری مەشغوڵی مساحبە بوون. چه هەدەفێ تاقی بکەن ئێوە لەم خەباتی کە دەستی پێکردووە و لەم ئێترازاتە؟ هەدەفی ئێمە هەر ئەو هەدەفەیە کە بە تۆری واقعی کۆمەڵانی خەڵکی وشیان لە کوردستانە هەیەە. واقعیەتەوەیە کە ئەو جامعە و حتا ئەو مبارزە لەوانەیە بۆچوون و لەوانەیە 100% میل و بۆچوونی جۆراوجۆری تایە. ئێمە لایەنگری ئەوەین کە ئەم مبارزاتە عەلەی کولیەتی جمهوری ئیسلامی و تەواوی سیاسەتە سەرکوتگەریەکانی بێت، محدود نەبێتەوە بە هیچ شعارێکی کۆنەپەرستانە وەک دفاع لە ناموسی ژن، محدود نەبێتەوە بە هیچ شعارێکی غەڵەت و سازشکارانە وەک ئەوە کە ئێمە عەلەی خشونەتین، عەلەی ئەمانەوێ مبارزە مسالمەت ئامیز بێت، تەرەفداری ئاوردانی هیچ خوێنین و ئەمانە. دیارە هیچ بنیامێک خۆی لە خۆیەوە دەست نادا بەم کارانەوە، بەڵام ئەگەر کەسێ بەشۆن خشونەت تەڵەبە ئەگەر کەسێک بەشۆن کەسێکە ئەگەرێکە شار و دێهات و ماڵ وێرانەکە ئەبێ دەحفێ ئەوەڵ جمهوری ئیسلامی و بینی. ئێمە لە ئەم تەزاوەراتە ئەو مەیلە ئەو بۆچوونە ئەو گەرایشە تەقویە دەکەین کە عەلەی کولیەتی جمهوری ئیسلامی و سیاسەتە ارتجاعیەکانیە و سازش ناپەزیرە. ئەمە یەک. دوومەن بەشێتری لە سیاسەتی ئێمە و حزب حکومەتیست بە تۆری واقعی ئەوەیە کە هەڵپێکانی ئەم مبارزاتە لە مبارزاتی سەراسەریە کە ئێمە ئیمڕۆ ئەیبینی، تماشای مەعەلمان کەن، تماشای تەبەقەی کارگەر لە ئێران کەن کە ڕۆژ نییە لە کارگە و کارخانە و لە مەیدانەکانی کار خەریکی مبارزە و بەرامبەرکێ لەگەڵ ڕژیمی سەرمایەداری جمهوری ئیسلامی نەبێت. تماشای زیندانەکان کەن و تماشای تەواوی عەرزەی ئیجتیماعی لە ئێران کەن، هەڵپێکانی مبارزە لە کوردستان و لە ئێران ئەو هەدەفە ئەساسیەیە کە ئەتوانێت جمهوری ئیسلامی چۆک پێدا دابدان. دروستە لە کوردستان بە هوای شرایطی ئیجتیماعی و سیاسی و تاریخیەکەوە کە دوای انقلابی ئێران بووە لە 36 ساڵی ڕابردووە، ئەوزاع زۆر لەبارترە بۆ مبارزەی ڕادیکاڵ و بۆ مبارزەی لێبڕاوانە عەلەی جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی خۆیی ئەزانێت لەگەڵ جامعەی کوردستان یانی جامعەی کوردستان لەگەڵ ئەو هێشتا ئاشتیەکی هیچ قبول نەکردووە، بەڵکو لە مەیدانایە و بەرامبەری خەریکی تێکۆشان و مبارزەیە. جا هەڵپێکانی ئەم مبارزە لە کوردستان و لە باقی ئێران ئەو
ڕەمزی سەرکەوتنەیەکە ئەبێتە باعث چۆپێدادان بە جمهوری ئیسلام و لابردنی تەواوی ئەم سیاسەتە سەرکەوتگرانەی کە لە جامعە ئێستا خەریکیدایە بەرزێنێ. ئەمە جزء سیاسەت و هەدەفی ئێمەیە لە بەشداری و دەخاڵەتکردن لە ئاعترازگەرێکی ئاوە. بۆ ژنان و بەشداریان لەم ئاعترازاتە بۆی چیتر سوکاتیان پێ نەکرێ، بۆ چیتر نەبنە قوربانی وەکو فەرینازەکان ئەبێت چی بکەن باشە؟ چۆن بەلۆرەکانی ئەم وەزع بکەن؟ وڵای زۆر ڕاحەت پێوەستبوون بەم مەبارزاتە پێوەستبوون بەم مەبارزاتە وەک ئێوە باستان کرد ئەوان جزو بەشێک لە جامعەن کە دەردەکە کە زەخمەکە مستەقیمەن لەسەر پەیکەر و جستەی ئەوانە، ئەوە ڕاستە و نەتەنیا لە مبارزاتە بەشدار بن بەڵکە لە پێشەوەی ئەم مبارزاتە سینە چاکەن بۆ بەرانبەرچیە لەگەڵ قوانینی ارتجاعی جمهوری ئیسلامی و نەتەنیا قوانینی ارتجاعی جمهوری ئیسلامی بەڵکە هین شێخ و مەلا و کۆنەپەرستی دێ و شاری کوردستان و بدەن بەناو دنیانا ئەگەر کەسێ وتی ئەمانە ناموسیان چووە ئێمە خەریکی لە ناموسیان دفاعەکەین ئەبێ بدەن بەناو دنیانا ئەگەر بڵێن ئەمانە کەسێ بوون وا لە گەم پیاوی نامەحرەم دانیشتوون یانن لە واقعا دووپات جەریمە بکرێن و دووپات لەسەریان سەرزەنش ببێت. ژنان ئەبێ لە هەموو عەرزەیەکە بەتایبەت لە ئەم مەوردە مشەخەسە چونکە هەروەک من باسم کرد هەدەفی ئەسڵی و هەدەفی ئەساسی ئەم ناحەقیە و ئەم سیستەمە ارتجاعیەن ئەبێ لە پێشاپێشی ئەم حەرەکەتە ئاعترازیانە لە مەیدانە حازر بن. زۆر سپاس دەکەم هوماین و گودازگەر بۆ بەشداری لەم وتوێژەیە. منی سپاسی ئەوە ئەکەم، زۆر مەمنون. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ سپاس بۆی لەگەڵمان بوون. بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆ تا پێگەیشتنەوەیەکی کە هیوام سەرکەوتنتان و تەندروستیتانە.